الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، تمر بالإنسان لحظات تضيق الدنيا في عينيه. لە ژیانی هەر ئینسانێکدا ڕۆژگارانێک هەن کە بە بارودۆخێکدا ئینسانەکە تێدەپەڕێ ئەم دنیا فراوانە لەبەر چاوی بچووک دەبێتەوە. ئینسان وا دەزانێ هەموو گۆی زەوی بەردێکی گەورەیە و لەسەر سینە و دڵی دانراوە، دەکەوێتە بارودۆخێکی زۆر دڵناڕەحەتیەوە. لا من قلة الإيمان. ئەمەش مانای ئەوە نییە ئەو ئینسانە ئیمانی لاوازە، مانای ئەوە نییە ئیمانی کزە بۆیە ئەوەندە دڵناڕەحەتە و دنیا لەبەر چاوی تاریک بووە. ولكن من قسوة الحياة، بەڵام ناڕەحەتی و تاڵیەکان و قورساییەکانی ژیان ئەو پێشهاتانەی کە هاتوونە سەر ئەو ئینسانە ئیماندارە وای لێ کردووە کە دڵی بەو شێوەیە تەنگ بێ. ئەم قورئانە پڕ بەرەکەت و بەخششە کاتێک کە ئینسان دەیخوێنێتەوە هەمووی وانەی ژیانە، هەمووی دەرس و عیبرەتە. خوای پەروەردگار باسی یەکێک لە ساڵحەکان لە پاکترینی پاکەکانمان بۆ دەکا کە خاتوو مەریەمی دایکی عیسا پێغەمبەرە سەلامی خوا لە مەریەم و لە عیسای کوڕی مەریەم بێ. خاتوو مەریەم ئەو کچە عابیدەی کە هەموو ژیانی بۆ عیبادەتی خوای پەروەردگار تەرخان کردبوو. ڕاسیخەتو الئیمان، ئیمانەکەی ئەوەندە بەهێز بوو خوای پەروەردگار خۆی شاهیدی بۆ دەدا. یا مەریەم ئین الله اصطفاکی وطهرکی واصطفاکی على نساء العالمین. خوا خۆی هەڵی بژارد بوو لەناو هەموو ئافرەتانی جیهاندا. ئینسانێک بوو هێشتا لەسکی دایکیدا بوو، لە دایکێکی ئەوەندە بە تەقوا و بە ئیمان بوو، دایکی نەزری کردبوو بۆ ئەوەی کەوا ببێتە عابیدە و خواناس و خواپەرست و خزمەتکاری ماڵی خوای پەروەردگار. عمیقەت الثقة بالله، ئەوەندە متمانەی بەخوای پەروەردگار بوو کە کەراماتی پێبەخشرا بوو. كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا. زكريا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە دەچوو بۆ شوێنی خەڵوەتخانە و شوێنی خواپەرستیەکەی مریەم دەیبینی بەردەوام وجد عندها رزقا، هەمیشە خواردنی ئەنواعی جۆرا و جۆری لە میوەهات لێیە. ئەگەر هاوین بۆیە هیچ زستانانی لێبوو کە لەو وڵاتەیە دەست نەدەکەوت، دەیگوت ئەمە لەکوێ بوو؟ قالت هو من عند الله. ئەمە هەمووی خوا بۆم دەنێرێ. یعنی بەچاوی خۆی مەریەم ئەوەی بینی بوو کە فریشتەکانی خوا بەبێ جوڵانی خۆی ڕزقەکان دێنا بەردەمی. ئەمە ئەو پەڕی ئیمان بەهێزی و خاوەنی کەراماتە، خاوەنی ڕێزە لەلایەن خواوە. بەڵام کاتێک کە تووشی ڕووداوێک دەبێ لە کتوپڕێکە حامیلە دەبێ و بەبێ ئەوەی شووی کردبێ، بەبێ ئەوەی مێردی هەبێ لە بەرچاوی خەڵکە مناڵی دەبێ و کۆرپەیەکی ساوە بە باوە شێوەیەتی، ئەم ڕووداوە زۆر قورسە لەسەر دڵی. چۆن وڵامی ئەو خەڵکە بدەمەوە قەنەعەتیان پێ بکەم کە من پاکم، کە من دەستی هیچ مەخلووقێکی خوا و بەندەیەکی خوا و پیاوێک و کوڕێکم بەرنەکەوتووە. خوای گیان چی بەو خەڵکە بڵێم؟ چۆن زمانی ئەو هەموو خەڵکە ببەستم؟ ئەوەندە بیرکردنەوە کە لەسەر دڵ و مێشکی قورسە، ئالەو کاتەدا دەڵێ یا لەیتەنی مت قبل هذا وكنت نسيا منسيا. خۆزگە خوایە بمردمایە، ئاوات بە مردن دەخوازم خوایە، خۆزگە خوایە بتکوشتمایە و بمردمایە و لەبیر چوومایە و ڕۆژە لە ڕۆژان ناوم لەم سەر زەوێ نەبوویایە. ئایا خوا لۆمەی کرد؟ ئایا خوا فەرمووی ئەمە لەو تۆ نەدەوەشایەوە؟ ئەی مەریەمە من چیم نیشانی تۆ نەدا؟ تۆ لە ژوورەوە دانیشتە بووی میوەی زستان و هاوین بەردەوام لەبەردەم تا بوو. تۆ لە دایکێک و باوکێکی ئەوەندە ئیماندار و خواپەرست بووی، تۆ بەردەوام لە سوزدەیە بووی، ئەوە لە تۆ نەدەوەشایەوە ڕۆژێ لە ژیانە بڵێ خۆزگە بمردمایە، ئاواتت بە مردن بخواستایە. من و تۆ بووین ئەوە دەڵێن فڵان کەس ئەو قسەی لێ نەدەوەشایەوە. بەڵام ئایا خوا لۆمەی کرد؟ نەخێر، خوا سەرزەنشتی مەریەمی نەکرد بۆ وادوت، بەڵکو خوای پەروەردگار هات دڵی دایەوە. فناداها من تحتها ألا تحزني قد جعل ربك تحتك سريا. خوای پەروەردگار لە ڕێی جوبریلەوە بانگی لێ کرد مەحزون مەبە، خەفەتبار مەبە. خوا دڵی دایەوە، فریشتەی وەحی بۆ لا نارد، ئەی مەریەم خەفەتبار مەبە،
دڵتەنگ مەبە سەیری ژێر خۆت کە سەیری کە خۆی گەورە لەو ئەرزەڕەقە کانیەکی هەڵقوڵاند و ئاوەکە لەبەری دەڕابووەتە جۆگە و ڕووبارێک دڵی خۆت خۆشکە هێندە خەمبار مەبە ئەم بەسەر هاتە قورئانیە کە ئێمە ڕۆژانە لە سوورەتی مەریەمدا دەیخوێنینەوە لە ئاەتی 23 و 24دا پێمان دەڵێ مرۆڤ هەر چیەک بێ پێویستی بە دڵدانەوە هەیە لو استغنى أحد عن المواساة في ظروفه الصعبة لكانت مريم أغنى الناس ئەگەر کەسێک بێ ئیحتیاج بوویایە لە حاڵەتی دڵتەنگی و ناڕەحەتیدا دڵدانەوەی نەویستایە والله ئەبوو مەریەمی دایکی عیسا دڵدانەوەی نەویستایە بەڵام هەر چیەک بی تۆ مرۆڤی هەر گۆشت و خوێن و هەست و ناخی ئەکەوێ ڕۆژگارێکەوە کە مردن بە ئاوات دەخوازی بەڵام ئایا خوا لەسەر ئەوە عیتاب لێ دەگرێ نەخێر خوا دەفەرمێ لە جیاتی لۆمەی یەکتر بکەن وەرن دڵی یەکتری بدەنەوە چێ زیاتر لە ئیمامی ئەبوو بەکر ئیمانی بەرزە بەڵام کاتێک کە لە سەفەری کۆچ و هیجرەتە لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم لە ناو کەورگەکەدان چونکە غار واتە کەورگێک قەڵشی دوو شاخ کەهف واتە ئەشکەوتی گەورە إذ هما في الغار لە ناو قەڵشی شاخێکان ئیمامی ئەبوو بەکر سیر دەکات چی کافرە سەرسەختەکانە کە دیاری گەورە و خەڵاتی مەزنیان داناوە بۆ کوشتنی محەممەد و ئەبوو بەکر وا لە بەردەمی ئەشکەوتەکەدان لە بەردەمی قەڵشی شاخەکەدان هەر ئاوا سەریان نەوی بکەن یەکسەر دەیان بینن چونکە ئاوا لەسەر سەریان وەستاون ئیمامی ئەبوو بەکر خەمباری پێوە دیارە حزنی پێوە دیارە ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم لۆمەی کرد بفەرمێ ئەبوو بەکر لە تۆم ڕانە دەبینی ئیمانی تۆ و ترس حزن خەمباری ئەوە لە تۆ نەدەوەشایەوە نەخێر پێغەمبەر صلی الله علیه وسلم لۆمەی نەکرد ئەبوو بەکریش مرۆڤە هەستی هەیە سۆزی هەیە خەمی پێغەمبەری خوایەتی صلی الله عليه وسلم إذ يقول لصاحبه چی لا تحزن إن الله معنا پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵی دایەوە هاوڕێکەم دڵتەنگ مەبە خەفەتبار مەبە ئێمە خوامان لەگەڵەوە خوا دەمان پارێزێ پێویستی بە دڵدانەوە بوو نەک لۆمەکردن کەواتە کەسێک کۆست و خەمێکی قوڵی هەیە دووشتی بۆ بکە با تووشی نەخۆشی دەرونی نەبێ با تووشی شێدبوون نەبێ یەکەمیان قسەی جوانی بۆ بکە بە قسەی خۆش دڵی بدەوە خوای گەورە لەبارەی مەریەمەوە فەرمووی لا تەحزەنی لەبارەی مەریەمەوە لەبارەی ئەبوو بەکرەوە لا تەحزەن پیاو بێ یان ژن بێ بڵێ خەمبار مەبە خەفەت مەخۆ دەرگای ڕەحمەتی خوا لەگەڵتایە ڕۆژێ خوای گەورە لەو گرفتە ڕزگارت دەکا چەند پێویستیمان بە قسەی خۆشە کاتێک کە دەکەوینە خەمێکی قوڵەوە دووەمیان مەهێڵە گۆشەگیر و بە تەنهادا بنیشێ کارێکی پێ بسپێرە گەشتێکی پێ بکە خوای پەروەردگار بە مەریەمی فەرموو لەو کاتەدا کە مردنی بە ئاوات دەخواست وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا سورة مريم آية 25 خواهي قولة فرموي قدي أو دار خرما أستورة بهيزا أوان ببالوان كان جرانا دوشندرا نق مريمك كالسر حدي من دالبونا ومن البو زي استعنا بلام خواهي فرموي كاريكي بيدا سبيريا مشغولي دكا بإيشيكوا مەریەم دا منیشە و خەفەت مەخۆ هیچ کە مردن بە ئاوات مەخوازە هەستە قەدی ئەو دار خورمایە بهەژێنە ڕایوەشێنە و بەلای خۆتا بیهێنە لەو وشکێوە یەکسەر فەریکە خورمای تەڕ و تازە و پێگەیشت و دەگرێ و بەسەر تا دەبارێتە خوارەوە لێی بخۆ و لە ئاوەکەش بخۆ خەمەکانت دەڕەوێتەوە ئەم ئاەتە قورئانی پێمان دەڵێ ئەگەر کەسێکت تووشی خەمباری و قەلەقی و خەمۆکی بوو مەهێڵە بە تەنیا دانیشێ بە تەنیا جێی مەهێڵە یەکەم قسەی خۆشی بۆ بکە دووەم کارێکی پێ بسپێرە بڵێ وەرە خەریکی ئیشێک بە بە تەنیا مەبە بێکار مەبە بە کارێکەوە مەشغوڵی کە و بی بە دەرەوە لەو ژینگەیە بی بە دەرەوە سەیری ژیانی پێغەمبەر کەن صلی الله علیه وسلم مسلمانانی بەڕێز کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆستە هەرە گەورەکەی کەوت ئەبوو تالیب کە دیفاعی لێ دەکرد مامی بوو لە دەرەوە مشریکەکان لەبەر ئەو دەسڵەمینەوە و دەستیان بۆ درێژ نەدەکرد و لێیان نەدەدا ئەبوو تالیب وەفاتی کرد هەمووی هەفتەیەکی نەبرد ئەو پشتیوانە بەهێزەش کە لە ماڵەوە هەمیشە دڵی دەدایەوە خات و خەریجە ئەویش وەفاتی کرد دوو پرسە و دوو کۆستی زۆر گەورە لە ماوە یەک هەفتەیە بەسەریا هات چۆتە تائیف هیچ کە لەو زەحمەتەی مەککەدا ناتوانم ئیدارە بکەم بەڵکو دەرگایەکمان لێ بکرێتەوە بەڵام نامەردەکانی تائیف و سەرکردەکانی نەک بەدەمیەوە نەچوون منداڵ و شێت و شووریان دواخست و تەنەکەیان بە دوادا لێدا و بەربارانیان کرد و هەموو قاچ و قولی پێغەمبەری خوا خوێنی پێدا دەهاتە خوارەوە ئالەم کاتەدا حوزنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە زۆرە ئەوەندە خەمبارە
پشتیوانێکی لە دەرەوە نەماوە لە ناو ماڵەوە خەدیجەی خاوسەری نەماوە ئەو خەڵکە نەفامەش تەنەکەی بە دوادا لێ دەدەن و بەربارانی دەکەن خوا ئەزانێ ئەم خەمە چەند گەورەیە ئەم خەمە لەسەر زەویدا ناڕەوێتەوە خوای گەورە بە قورسایی ئەم خەمە گەشتێکی گەورەی پێدەکات بەرزی دەکاتەوە بۆ ئاسمان لەو کاتەدا سەفەری ئیسرا و میعراج دەست پێ دەکات ئەم خەمە گەورە پێویستی بە دڵدانەوەی گەورە هەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەباتە ئیسرا و میعراج و ئاسمانەکان و عەرش و قسەی لەگەڵ دەکا و ئەرچی پێدەسپێرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە ئیسرا و میعراج گەڕایەوە یەکسەر خەم و خەفەتەکانی ڕەوینەوە کەواتە کەسێکی کارە سادبار دەبێت دڵی بدرێتەوە بەڕێزان نەک بڕوخێندرێ یەکەم کەسێک هاوسەری مردووە دووەم کەسێک لە هاوسەری جیابۆتەوە سێیەم کەسێک جەرگی سوتاوە ئەمانە دەبێت لە جیاتی ئەوەی بیان ڕوخێنی و قسەیان پێ بڵێ ئەبێ وەکو موسڵمان دڵیان بدەیتەوە خوای پەروەردگار لەبارەی ئەوانەوە کە جەرگیان سوتا و ئازیزێکیان لەدەستداوە دەفەرمێ ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون دوو جار دڵی ئەو کەسانە دەداتەوە کە لە پێناوی خوادا گیانی خۆیان بەخشیوە بە سەحابە و بە غەیری سەحابەش تا قیامەت دەفەرمێ قەت مەڵێن بەو کەسانەی کە کوژران لە پێناوی ڕێبازەکەی ئەڵڵادا ئەوانە مردوون ئەوانە زیندون بەس ئێوە هەستی پێ ناکەن ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أموات بل أحياء عند ربهم يرزقون ئەوانەی لە پێناو و ڕێبازەکەی ئەڵڵادا خوێنی خۆیان ڕشت و بەخت کرد ئەوانە نەمردوون ئەوانە زیندون و لای پەروەردگارەوە ڕۆزی دەدرێن تۆ کە ئەمەد بیست ئاەتەکەی قورئان کەسەکەم نەمردووە و زیندووە لای خوا یەکسەر سەبووریت بۆ دێ چاولێ خوا دڵی بەندەکانی دەداتەوە کە ئازیزێکیان لەدەستداوە علەمانی شەرع کە لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەریان گرتووە لە کتێبی الفقه الإسلامي وأدلته زانای پایەبەرز دکتۆر وهبەت الزوحیلی نووسیوێتی مامۆستای بەتوانە مامۆستا مەلا عەزیزی خەزنەیی ئەو کتێبە گەورەی کردووە بە کوردی لە چەندین مجەلەدا بە ناوی فقی ئیسلام و بەڵگەکانی مامۆستا مەلا عەزیزی خەزنەیی لە بەرگی چواری کوردیەکەدا لە لاپەڕەی 574 دا دەفەرمێ شەهیدەکانی ئیسلام بێجگە لەوانەی کە لە مەیدانی جیهادا شەهید بوون و خوێنیان ڕژاو بەدەستی کافران دەگەنە 20 جۆر شەهید زیاتر دەفەرمێ ئیمامی سویتی ڕەحمەتی خوای لێبێ نزیکی 30 جۆر شەهیدی لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هێناوە بۆ ئەوەی ئەگەر کەسێک مرد بە هەر شێوازێک لەمانە من و تۆ بچین دڵی کە سوکاری بدەینەوە نەک بیڕوخێنین بڵین کەسەکەی تۆ بەویستی خوای گەورە یەکێک لەم جۆرانەی شەهیدی بەنسیب بووە دڵخۆش بە شەهید چ پلەیەکی بەرزی لای پەروەردگار هەیە یەکسەر ئەو کەسەی جەرگ سوتاوە و لێ قەوماوە ئارامیەک بە دڵ و دەرونی دادێ چوارەم کەسێک بوختانی بۆ کراوە تۆش بوختانەکەی بڵاو مەکەوە تۆ بڕۆ دڵی بدەوە پێنجەم کەسێک بە دڵخوازی نەگەیشتووە کوڕێکە یان کچێکە مەی ڕوخێنە مەڵێ نایاندا پێت مەڵێ پێت ڕازی نەبوو بڕۆ دڵی بدەوە بڵێ خوا لەوە باشتری بۆ دانای بەویست و ڕەحمەتی خۆی شەشەم کەسێک نمرەی کەمی هێناوەیان دەرنەچووە لە ئیمتیحاندا بەڕێزان تکایە ئاگاتان لە قوتابیەکانتان بێ بەتابەت ئێستا قۆناغی دوانزەی زانستی و وێژەیی و پیشەییەکان کە ئێستا لە ئیمتیحانان خوای گەورە کاریان بۆ ئاسانکە ئەو کەسانی کە بەڕاستی لە سیستمی سەقەتی ئەم حکومەتی هەرێمی کوردستانەدا یەکێ لە خەلە لە گەورەکانی ئەوەیە هەر ماڵێک کە تەلەبەی دوانزەی هەبوو وەکو ئەو ماڵە تەعزیەی بێ نە جەژنی جەژن دەمێنێ نە سەردانی دەمێنێ نەخۆشی دەمێنێ نە قسەی خۆشی دەمێنێ چونکە هەمویان ڕەبت کردو بە چەند دەرەجەیەکەوە ئەو خوێندکارشیان سەرگەردان کردو بەو هەموو پروپاگەندەی کە دەکرێ 98 ژمێنی لە هیچ وەرناژیرێ ئەیدا ماوە ڕوو لەکوێ بکە بەڕاستی سەقەتەوە پێویستی بە گۆڕانکاری هەیە لەو کاتەدا قوتابیەکەت هاتەوە لە ئیمتیحان خراپ بوو مەی ڕوخێنە بڵێ وەڵ نەمدەست دەمزانی هیچ ناوی باشت سەعی نەکرد فڵانشتن نەکرد دڵی بدەوە دڵ نمرەکانی وەرگرتەوە دەرەجەی کەمی هێنابوو بڵێ دنیا نەڕووخاوە وەڵڵا خێری پێوە بە دڵنیا بەجاری وایە بەشێکی نزمتر زۆر دوا ڕۆژی خێرترە لە بەشێکی بەرزتر خوای گەورە دوای جوهد و ماندووبوونی خۆت ئەمەی بۆ تۆ هەڵبژاردووە ئەم کڕۆکچەت پێویستی بە دڵدانەوەیە ئەبێ زۆر ئاگال لێ بێ حوتەم کەسێک بە نەزانی ڕووداوێکی لە دەست قەوماوە مەی ڕوخێنە تەریقی مەکەوە دڵی بدەوە بڵێ بەخوا هەمومان قسەشمان لێ غەڵەت دەبێ هەمومان کارێکشمان لە دەست دەقەومێ نەمانزانیوە منی ژۆکتەوە بووم دڵی بدەوە و کارەکەی لا ئاسایی بکە و تەریقی مەکەوە مەی ڕوخێنە هەشتەم کەسێک گوناهی کردووە
ليلة تەپڵ مەدا حەیای مەبە وەرە سەیری کە ئەو خوای ڕەب العالەمینە چۆن دڵی گونەهکاران دەداتەوە لە سوورەتی الزمر ئاەتی 53 دەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا أي محمد صلى الله عليه وسلم أي إيمان دار إيشي تو أوي بو خلق بڵێ هەر چەندە گوناهت زۆر بێ قەت نائومێد مەبە لە ڕەحمەتی خوا والله وەرە تەوبە بکە خوا لە هەموو گوناهەکانت خۆش دەبێ چ دڵدانەوەیەکی گەورەیە ئێمە یەکسەر دڵین بەخوا قەت زەحمەتە خوا لە فڵان کەس خۆش بێ چەندی گوناهێکی کردووە یەکی کردووە سفرێکشی بۆ دادەنین بۆی زەڕبی ئەوەندەی تری کەین و بۆی بکەین بەدا دوانی کردو زەڕبی دوی دەکەی بۆی دەکەی بە چوار بەڵام ئایا دینەکەی خواوایە خوا دەفەرمێت دڵی بدەوە ئەو گوناهبارە بڵێ وەرە تەوبە بکە زیادی مەکە خوا لە هەموو گوناهەکانت خۆش دەبێ ئەبێ گونەهباریش دڵی خۆشکەی دڵی بدەیتەوە نۆیەم کەسێک نەخۆشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە کە دەچوو بۆ لای نەخۆش دەیفەرموو لا بەئس طەهور إن شاء الله هیچ نییە برا هیچ نییە خوشکم هیچ نییە هەستە هیمەتت هەبێ بەویستی خوای گەورە پاکەرەوەیە خوا لە گوناه پاکی کردوویتەوە لە نەخۆشی خراپتر پاراستووی مەناعەت بەرز بۆتەوە هەستە دەی هەستە بێغیرەت مەبە چەند جوانە دکتۆرێک بەڕوویەکی خۆشەوە بە نەخۆشێک بڵێ هەستە پاڵەوان کورەوەکەی نەخۆشیە تۆ نەخۆشی نەدیوە ئازار نەدیوە ئەمە هەر هیچ نییە هەر زۆر زوو چاک دەبی هەر ئەم سێ چوار حەبوو دەرزێت بەسە والله ئەو سێ چوار قسەی دکتۆرە بڕوا بکە لە عیلاجەکان زۆر بەهێزترە نەک بڵێ بەخوا سەختە سەیریکی عەشیعەکە کە و سەر بادا و بە ئینگلیزی لەگەڵی شەشکەیە قسە بکە و فەقیرە کابرا دەکەوێتە گومانەوە دەچی بۆ لای نەخۆشێک مێ ڕوخێنە مڵێ بەداخەوم واللهی حەیف هەر ئەو حەیفەی تۆ کوشتت بڵێ برام والله هیچ نییە کوڕە والله دەبوو هەر بۆی نەکەی بۆ نەخۆشیە هەر بە ئیزنی خوای گەورە دوو ڕۆژی تر لە مزگەوت دەبینم حازری جومعە و جەماعەت دەبی دڵی بدەوە نەخۆش مەڕوخێنە پێویستی بە دڵدانەوەی تۆ هەیە دەیەم کەسێک خاوەن پێداویستی تایبەتە و کەم ئەندامە وەیشی بەسەرا مەکە وەیش بە گوناحە لە جیاتی ئەوە بڵێت تۆ قارەمانی تۆ پاڵەوانی خوا قەت دەرگایەکرد لێدا ناخە تا دوو دەرگای تر لێ نەکاتەوە دەستێکی لێ سندوی قووەتی دەستێکی تریشت بە دەستەکەت دەبەخشێ قاچت نییە لەسەر عەرەبانە بەقەدەر دوو قاچ ساغ ئینشاءالله هیممەتت بەرزە و بڕۆ مێژوو ئەوانەی کەم ئەندام بوون خاوەن پێداویستی تایبەت بوون چ پاڵەوان و زانایەکیان لێ دەرچووە بەوەی شێک و بەی کە گوناحە و ئەوانە براکەم مەی ڕوخێنە پێویستی بە دڵدانەوەیە پێویستی بە ڕێزە نەک بەزەی پێداهاتنەوە کەسی ئیماندار کەسی ڕۆشنبیر کەسی عاقڵ کەسێک لە بنەماڵەی بەڕێز بێ وەکو جەنابتان کەسێک پەروەردەی خێزانەکەی جوان کرابێ و دایک و باوشی بە پەروەردەیەکی جوان پەروەردەیان کردبێ ئیشی ئەوەیە دڵی خەڵک دەداتەوە ئیشی ئەوەیە کەسێک کە کەوت پێی پێ ناکەنێ دەستی دەگرێ و هەڵی دەستێنێتەوە ئیشی ئەوەیە کەسێک پیس بوو بە گوناه و هەڵا پاکی دەکاتەوە ئیشی ئەوەیە کەسێک هەڵەی کرد نەسیحەتی دەکا بە زمانی شیرین و لە پەناوە پێی دەڵێ و لە ناو خەڵکا پێی ناڵێ ئەوە نیشانەی کەسی موسڵمانی ڕۆشنبیری عاقڵی خاوەن بنەماڵەی ئەسڵ و فەسڵی پەروەردەی جوانە والعکس صحیح بەخوا پێچەوانەکەشی ڕاستە هەر کەسێک موسڵمانی زڕە بێ مسلمانی ئەسڵ نەبێ و بار بێ لەسەر ئیسلام هەر کەسێک کەوا ڕۆشنبیر نەبێ و فشنبیر بێ هەر کەسێک کەوا گەمژە و جێل بێ هەر کەسێک لە بنەماڵەیەک بێ کە ئیشیان گاڵتەکردنە بە خەڵک هەر کەسێک پەروەردەی خێزانەکەی جوان نەبوو بێ و دیارە لەو ماڵەدا هەر ڕابواردن بووە بە خەڵک واللهی دەبینی ئیشەکەیان ئەوەیە بە خەڵک پێدەکەنن بەردەوام کەسێ هەڵەیەکی کرد و پێی پێ بکەنە وتاری لەسەر بدە فەضیحەتی بکە و ئابڕووی بەرە لە فەیسبووکە جوێنی پێ بدە و کۆمنتی ناشرینی بۆ بنووسە بڵاوی بکەوە بەناو خەڵکە خەمێکی تری بۆ زیادکە ئایا تۆی بەڕێز لە کامیانی خۆت هەڵی بژێرە و بەرامبەریش کە دەبینی بەبێ ئەوەی پێی بڵێ دەزانی لە کام جۆریانە خۆزگە ئێمەی موسڵمان ئیشمان دڵدانەوەی یەکتر دەبوو نەک ئابڕووبردنی یەکتر نەک ڕووخاندنی یەکتر بەسەرهاتێکی زۆر جوانم بەرچاوکەوت لە کتێبێکی دانسقە و جواندا بە ناونیشانی داستانی ئێمە چیرۆکی تۆ کە مامۆستای بەتوانە مامۆستا ئاەت فەهمی نووسیوێتی لە لاپەڕەی 171دا ئەم بەسەراتە هاتۆ کەمە خۆی بینیوێتی ئەڵێ لە گەشتێکی سویددا واتە خاوەنی ئەم بەسەراتەکە بۆمان دەژێڕێتەوە لە وڵاتی سوید بووە دەڵێ کە چوومە وڵاتی سوید لە فڕۆکە دابەزیم کاتێک کە پاسپۆرتەکان وەردەگرن و پێشوازی لە میوانەکان دەکەن لە کەسەکەی دوای خۆمەوە
کچێک بوو لەگەڵ دایک و باوکیدا دیارە گەشتیان کردبوو بۆ دەرەوەی سوید و گەڕابوونەوە بۆ وڵاتی خۆیان ئالەو کاتەدا کچەکە تۆزە پەشۆکاوی پێوە دیار بوو بە دایک و باوکی گوت سەیرە پاسپۆرتەکەم دیار نییە دایک و باوکەکە هیچ نیان شڵەژاند هیچ نیان کرد بە هاتوو هاوار دایکی پێیوت دڵنیای باش جانتاکەت گەڕاوی و ژیرفانەکانت گەڕاوی وتی بەڵێ بە دڵنیاییەوە باوکی وتی کچی خۆم بڕۆ بۆ لای ئەو پۆلیسە داوای هاوکاری و ڕێنمایی لێ بکە ئەڵە سرم سوڕما ئێمە بووینایە خێرا دایکەکە بۆ خۆی پەلاماری جانتاکەیدا و دووجار ڕایدەوە شاند و دەبوو بە هەرا و دەکەس لێکۆ دەبەوە هیچ خۆیان نەشڵەژان هیچیش بەدووی نەکەوتن خۆیان لەگەڵی بڕۆن بۆ لای پۆلیسەکە ئێمە نەفسەرێکمان دەچێت بۆ لای دکتۆر 10 نەفەر بەدوویە دەڕاتە ژوورەوە کاکە پێویستی نییە ئەو پێویستە بە تەنها خۆی پزیشک بینێ ئەچینە دایرەیەکەوە 4 کەسمان لەگەڵ کەسێکا دەڕوە کوڕە مناڵێکمان کراسێک دەکرێت 4 کەس لەگەڵ یا دەڕوا بۆ بازار بۆیە قەڕەباڵغێکەوە دروست دەبێت ئەو دایک و باوکە لەگەڵ ئەو کچیانە نەچون بۆ لای پۆلیسەکە وتە خۆت بچۆ اعتماد لەسەر خۆت بێت چونکە کە من لەگەڵ تا هاتم نیشانەوە تۆ هیچ لە بارانیە نازانی دیفاع لە خۆت بکەی نازانی داوای مافی خۆت بکەی ئەڵێ چوو کارەکەی من سەرنجم دا و ڕاوەستان بە پۆلیسەکەی وت پۆلیسەکە لە زیاتی ڕووی گرشکا لە زیاتی لێی تۆڕە بێ بە زەردەخەنەیەکەوە پێشوازی لەکرد وتی خاتون دڵنیا بە ئێمە هەمومان لە خزمەتی تۆ داین ئێستا پەیوەندی دەکەم بە تیمی فڕۆکەوانی و ناو فڕۆکەوە ئەوانەی کارگوزارن لەوێ و سکیوریتیەکان ناو فڕۆکەکە جوان دەپشکنن احتیمالی هەیە پاسپۆرتەکە لە ناو فڕۆکەکەدا کەوتە بێ بە دڵنیاییەوە هەر ئێستا بۆ دەدۆزینەوە پاشان تۆ هاوڵاتێکی سویدی پاسپۆرتی خۆتەوە لە خزمەتی خۆتدایە دڵنیا بە مەشڵەژێ خەمبار مەبە دڵنیا بە تۆ لە نیشتیمانەکەی خۆت دایت ئەڵێ ئەو قسەیە بەنجی کردم دڵنیا بە تۆ لە نیشتیمانەکەی خۆت دایت مادام لە نیشتیمانی خۆت دایت هیچ پێویست بە دڵڕاوکێ ناکە لەسەر و کورسێ دانیشە هەتا هەموو کارەکان بۆ جێبەجێ دەکە ئێمە کە لە نیشتیمانی خۆت دای ئەمجا هەز بە قەلەقی دەکەی کابرا سەری خۆی هەڵدەگرێ بۆی لە وڵاتەکە ڕزگاری بێوسەر بە ئەمان بکە کوڕە هەی کار بەدەستانی حکومەت دە کارێکی وا بکەن گەنج و لاوەکە بڵێن من ئەلحەمدولله لە نیشتیمانی خۆمدام لە نیشتیمانی خۆمدام هەست بە ئارامی دەکەم نەک لە نیشتیمانی خۆم ڕاکەم بۆی هەست بە ئارامی بکەم لێبوردنتان هەبێ لەم بەرە جەژنانەدا کاربەدەستانی حکومەت کەسێک لەسەر قەتڵی عەمد نەگیرا بێ دەرگای ڕەحمەت لە خەڵک کەنەوە عەفو دەرکەن دڵی خەڵک خۆشکەن لە گوناهی کۆمەڵە گونەهبار و تاوانبار کە هێشتا نەبووەتە تاوانکار عەفوێکیان بۆ دەرکەن و دڵی دایک و باوک و کەسوکاریان خۆشکەن بە هەمومان جەژن بکەینە ڕۆژی دڵدانەوە واللهی جەژنی قوربان بە تایبەت ڕۆژی دڵدانەوەیە ڕۆژی خەملابردنە بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار ئینشاء الله هەوڵ بدەن چەند بە جوانی هاتوون بۆ نوێژی هەینی ئاواش بەویستی خوای گەورە بەیانی لەگەڵماندا بن لە مەراسیمی خوتبە و نوێژی جەژندا بۆ ئەوەی زیاتر لەسەر ئەم باسە و لە تێگەیشتن لە قوربانی و فەهم و مەرامەکانی جەژنی قوربان و قوربانیکردن تێبگەین داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار لە دینەکەی خۆت و لە قورئانەکە باشتر تێمان بگەیەنی ئەم قورئانە منهەجی ژیانمان بێ پێی بەختەوەری دنیا و قیامەت بین یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی یا ڕەبی خوای پەروەردگار بمانکەی بە کلیلی کردنەوەی دڵی داخراو یا ڕەبی خوای نەمانکەی بە قەفڵێکی ژەنگاوی بۆ داخستنی دەرگای خێر یا ڕەبی خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی لە هەموو تنگانەیەکە بێی بە هاوارمانەوە و خوای دڵمان خۆشکەی ئەوانەی دڵتەنگن خوای دڵیان خۆشکەی ئەوانەی هەر موسیبەتێکیان هەیە خوای لەسەریان ئاسانکەی ئەوانەی هەر نەخۆشیێکیان هەیە یا ڕەب العالەمین شیفای بەخێریان بۆ بنێری عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی ئامین ئامین والحەمد لله رب العالمین